لارەکانی هەفتەی 11 خولی پلەیەکی عێراق و لە کۆمەڵی یەکەم برایەتی میوانداری کوفەی کرد. یاریەکە بۆ هەردوویانە گرنگەکەی لە بەدەستێنانی سێخاڵ و هەوڵی مانەوە لە خولەکە بوو. دەستپێکی نیوە یەکەم کاروان ڕەمەزان برایەتی با گۆڵێک پێشخست. لە نیوەی دووەم کوفە بە دوای گۆڵدا دەگەڕا، مەترسی خست بۆ سەر گۆڵی برایەتی. لە خولەکی هەفتە کوفە لە ڕێگەی عەلی کۆستا ئەنجامەکەی یەکسان کردەوە. لە خولە 84 مەیسەممەکی گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ کوفە تۆمار کردو. یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی کوفەی میوان بە کۆتا هات. سپاس بۆخوا ئەمڕۆ یاریەکی بەهێزمان لە پێش بوو، بەڵام یاریزانەکانمان هەستیان بە بەرپرسیارەتی تەواو کرد، بە تایبەت لە گێمی دووەم. یاریەکمان ئەنجامدا زۆر نایاب بوو، 2 گۆڵمان کرد و گەڕاینەوە بۆ یاریەکە. سەرکەوتنمان تۆمار کرد و 3 خاڵی گرنگمان بەدەستێنا. هەزار پیرۆزە لە یاریزانە پاڵەوانەکانمان و دەستەی کارژێڕی هەمویان لەگەڵمان بوون و ئەمڕۆ ئامادەییان هەبوو. ئینشاءڵڵا یاری داهاتوو باشتر بە دیار دەکەوین. بەڕاستی لە بیدایەتەوە ئێمە هەموو هەوڵتوانای ئەومان بۆ ئەو بوو کە خولی کوردستان بەدەستبێنین. ئەو بە خولی کوردستان ئامادەسینا بەڕاستی هەوڵ و توانایەکە بەڕاستی هەر ئەوەندە بوو، یعنی ئەوەی لە تواناماندا بۆ پێشکەشمان کردو، بەڵام کە ناتوانین مەسەلەن بەرگری لە ئەنجام باشەکان بکەین، بەڕاستی هەمووی دەگەڕمە بۆ هۆی ماندی بوون و شەکەتی تیپەکەمان. بەس ئەو دوو یاریکە ماوانە ئینشاءڵڵا هەموو هەوڵ و توانای خۆمان دەخەین ئەگەر بەبێیز نەبی ئینشاءڵڵا دانەبەزین و لە پلەکانی ئاخیر نەبین ئینشاءڵڵا. بەمەنجامە برایەتی بە 6 خاڵ لە خانەی کۆتایی کۆمەڵەکەی مایەوە و مەترسی زیاتری دابەزینی کەوتە سەر، چونکە هەفتەی داهاتوو میوانداری نەورۆزی پێشەنگ دەکات. کوفەش بووە خاوەنی 12 خاڵ، مانەوەی لە خولەکە بە ڕێژەیەکی زۆر مسۆگەر کرد. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.